مەریوان دووبارە سڵاو لەبێ وا دیارە ئەمەوێ باز لەو کەم یاخود زانیاریکی تر بە بینەران بڵێم بۆ یەکە ئەم هێرشە لە دوو قۆڵەوە کراوە قۆڵی دووهەمیان لە سنووری قەزای خوورماتووە و لە گوندی زەرگە بووە وا دیارە لە بەرەبەیانەوە بە هەمان شێوەی گوندی ئەلبوونەجم لە گوندی زەرگەش شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە لیوان چەکدارانی داعشۆزەکانی پێشمەرگە بوونی هەبووە و لە ئێستادا گوندی زەرگەش بە هەمان شێوە کۆنتڕۆڵ کراوەتەوە مەریوانەوەی کامێ باسی کەم ئەوەیە کە ئەم هێرشانی کە لە دوو قۆڵەوە ئەنجام درراوە ئەیانەوێت لە هەردوو قۆڵەکەەوە یەک بگرنەوە و زیاتر لە 16 گوند ئەمە پلانەکەی کە زیاتر لە 16 گوند کۆنتڕۆڵ بکەنەوە ئەوەی کە ئەمەوێ باسی کەم هێزێکی زۆری پێشمەرگە لە ئێستادا لەسەر ئەو شەقامەن تازە ئەو شەقامە کراوەتەوە کە ڕاستەخۆ بۆ گوندی ئەلبوونەجم ئەڕات لە ئێستادا ئەو هێزانە هێواشاژانە بڕۆنە گوندەکەەوە بەڵام ئەوەی کە ئەمەوێ باسی کەمەوەیە بۆمبی چێندراوە بۆتە کێشە بۆ هێزەکانی پێشمەرگە تا ئێستا زیاتر لە 15 بۆمب لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە پوچەڵ کراونەتەوە بەڵام ژمارەیەکی تری بۆمبیش بە هێزەکانی پێشمەرگە تەقیوەتەوە تا ئێستا چەند بریندارێک لە هێزەکانی پێشمەرگە هەیە ئەوەی لەم لاوە دیارە ئەمە گوندێکی ترە لە ئێستادا شەڕ ڕوبەڕوونەوە لەو گوندە بەردەوامە بەڵام بەهۆی پلانی ئەمنی و بەهۆی کە هێزەکانی پێشمەرگە نانەوێت ناوی ئەو گوندە بڵین لەبەر ئێستا ڕوبەڕوونەوەتەیە بەردەوامە پاش ئەو گوندە چەند گوندێکی تر لە پشتی گوندی ئەلبوونەجمەوە هەیە بڕیارە هێرش بکرێ بۆ سەرجەم ئەو گوندانە و هێزەکانی پێشمەرگە لە قۆڵی دووس خوورماتوو و لەم قۆڵەشەوە کە لە قۆڵی قەزای داخوخەوەیە لە هەردوو قۆڵەکەەوە یەک بگرنەوە و بەپێی پلانەکە ئەگەر بێت و پلانەکە سەرکەوتوو بێ بەو پێ بێ 16 گوند کۆنتڕۆڵەکرێتەوە. بەڵێ ڕۆکان باس لەوە کرد کە بەشێک لە ناوچەکە بە بۆمبی چێنرا و ینی بۆمبیان چاندووە چەکدارانی داعش لە ناوچەکە بەتایبەت لەو گوندانە تیمی پوچەڵکردنەوەی بۆمب هەیە لەگەڵ ینی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بۆ پوچەڵکردنەوەی بۆمبانە وا دیارە مەریوان گوندی ئەلبوونەجمێکێکە لەو گوندانی کە هێوەکو هێزەکانی پێشمەرگە باسیەکان کارگەیەکیشی تیا بووە بۆ دروستکردنی بۆمبی چێندرا و بۆیە زیاتر هێزەکانی پێشمەرگە بە گومان بوونە لەوەی کە بۆمبێکی کەم هەبێ بەڵکو ئەوەکو لە سەرەتای ئەوەیە ڕاگەیاند کە بۆمبێکی زۆر لە گوندەکەیە چێندراوە بۆیە جگەل لە تیمی پوچەڵکردنەوەی هێزەکانی پێشمەرگە دوو تیمی تریش بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی پێشمەرگەنەوەیش تیمەکانی ئەمریکا و فەڕەنسان وا دیارە ئەو دوو وڵاتەش سەر و تیمێکیان نردووە هەرێک و تیمێکیان نردووە بۆ پوچەڵکردنەوەی ئەو بۆمبانە وا دیارە چاندنی ئەم بۆمبانە لە گوندی ئەلبوونەجم قووەتێکی زۆر هەیە یاخود ئەوەترێکە ئەم کارگەی کە لێرە هەبووە بۆمبێکی چێندراوی زۆریان دروست کردووە و ئەو بۆمبانەش تا ڕادەیە گەورەیەکی زۆر گەورە بووە و بۆیە زیانی زۆر ئەگەر بێت و بەهێزەکانی پێشمەرگە بتەقێتەوە وا دیارە جیاواز لەو بۆمبانەی کە لە ماوەکانی ڕابردوو تەقیوەتەوە ئەم بۆمبانە کاریگەری زیاتر بووە بۆ سەر ئەو ناوچەیە لە ئێستادا ئەو دووکەڵی کە بینرێت ئەوە کاریگەری خود دووکەڵی ئەو بۆمبانەیە کە هێزەکانی پێشمەرگە پوچەڵیان کردوێتەوە جگە لەوەش لەم گوندا بە هەمان شێوە دوو ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکرا و ئامادە کرابوو کە بەهێزەکانی پێشمەرگە بتەقێنرێتەوە بەڵام فڕۆکەی هاوپەیمانان بردومانی لە کاتی بردومانکردنی گوندەکە هەردوو ئۆتۆمبیلە بۆمب ڕێژکراوەکە تەقیونەتەوە ئەوەی کە ئێستا منی بینم هێزێکی زۆرەوە بەرەو گوندی ئەلبوونەجمە ڕۆن وەکوتم پاش گوندی ئەلبوونەجمیش هێرشەکرێ بۆ چەند گوندێکی تر ڕۆکان ئەگەر وێنەگرەکە و کار بێت کەمێک لە وێنەکان من لە سنوورەکە بۆ بگوازێتەوە ئایا زیانەکانی داعش هیچ نەزانراوە لە هێرشەکەی ئەم شەودا؟ وا دیارە مەریوان زیانەکانی داعش بۆ پێی کە لە ئێستادا تازە هێزەکانی پێشمەرگاشتنە نێو گوندەکە وەکو باس دەکرێت بە پێی زانیارانی کە هێزەکانی پێشمەرگە بە ئێمەیان داوە ژمارەیەکی زۆر چەکداری داعش کوژراون بەهۆی بردومانەکان و بەهۆی تۆپبارانی هێزەکانی پێشمەرگەوە ژمارەیەکی تریشیان لە گوندی ئەلبوونەجمەوە هەڵهاتوون بۆ گوندەکانی پشتی ئەلبوونەجم وا دیارە تا ئێستا زیانەکانی داعش بە تەواوەتی نازانرێ بەڵام ئەوەی کە هەیە و هێزەکانی پێشمەرگە بەکارێکی باش ێزانن توانیویانە لە ماوەیەکی کەمە ئەم گوندە کۆنتڕۆڵ بکەنەوە چونکە کۆنتڕۆڵکردنەوەی ئەم گوندە بەلایەن هێزەکانی پێشمەرگ و خۆیان ئەڵێن ئاسان نەبووە لەبەرەوەی کە بۆمبێکی چێندراوی زۆری لێبووە وا دیارە لە پاشەوەی کە گوندی ئەلبوونەجم کۆنتڕۆڵ کراتوە ئێستا هێرشەکرێ بۆ گوندەکانی پشتی ئەلبوونەجم کە بەشێک لە چەکدارانی داعش هەڵهاتوون بۆ ئەو گوندانە. بەڵێ ڕۆکانە گوندە هیچ هاوڵاتێکی تێدا ماوە یاخود دەویش هاوشێوەی ئەو گوندانەی دیکەی سنوورەکە کە
شەڕ و پێکدانی تێدایە هاوڵاتیەکانیانی گوندەکەیان چۆڵ کردووە. ئەوە دیارە مەریوان ئەم شانزە گوندەی کە هێزەکانی پێشمەرگا لە پلانیاندایە بۆ کۆنتڕۆلکردنەوەی هیچی هاوڵاتیتیان نیە لە کاتی کۆنتڕۆلکردنی ئەم گوندە لەلایەن چەکدارانی داعشەوە هاوڵاتیان سەرجەم هاوڵاتیانی ئەم گوندانە هەڵاتن بەرەو قەزای داقوق و بەرەو شاری کەرکووک لە ئێستادا هاوڵاتیانی ئەم گوندانە زیاتریان لە قەزای داقوقن و لە ماوەی زیاتر لە 2 هەفتەشە بێ فڕۆکەی هاوپەیمانان بە بەردەوامی بردومانی ئەم گوندانی کردووە بۆیە زانیاریەکان بەو شێوەیەن کە هیچ هاوڵاتیەک لەم گوندانە نەماوە. بەلەڕۆکان سوپاس دەکەنەگە وێنەگرەکە کەمێک زیاتر وێنەکە ڕوونتر پیشاندا بە تایبەت وێنەی گوندەکە بۆ بینەران بگوازێتەوە. ئەو شوێنی کە ئێستا ئێوەی تێدان چەند کیلۆمەتر دوورن لە داخوخەوە؟ ئێمە ئەم شوێنی کە ئێستا لە گوندی ئەلبوونەجم تەنها نزیکەی 4 کیلۆمەتر لە قەزای داخوخەوە دوورین و دیارە قەزای داخوخ لێرەوە زۆر نزیکە. ئەمە نزیکترین گوند بوو لە قەزای داخوخەوە کە چەکدارانی داعشی تێدا مابێت. ئەوە دیارە بە کۆنتڕۆلکردنەوەی ئەم گوندە و گوندەکانی تری دەوروپشی چەکدارانی داعش زیاتر لە قەزای داخوخ دوورەکەونەوە و ئەو مەترسی کە لە ماوەکانی ڕابردوو بۆ سەر قەزای داخوخ هەبوو وەکو هێزەکانی پێشمەرگالن لە ئێستادا ئەو مەترسیە نەماوە یاخود کەم بووەتەوە چونکە بە هەڵهاتنی چەکدارانی داعش لەم گوندەوە بە کۆنتڕۆلکردنی ئەم گوندە زیاتر لە 4 کیلۆمەتری تر دوورکەوتنەوە لە ئێستادا نزیکەی 8 کیلۆمەتر چەکدارانی داعش لە قەزای داخوخەوە دوورن. سوپاس ڕۆکانجاف دواتر بۆ زانیاری زیاتر لە گەشتەکانی هەواڵدا دێینەوە لات بەڕێزان دەچینەوە تەوەریەکەمی بین باش کوردستان کە ئەمڕۆ ئەمە قسەمان لەسەر دەسەڵاتە ئیدارەکانی پارێزگای هەڵەبجە کرد. کاوە عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە لەگەڵمان بوو. کاوە جارێکی دیکە سڵاو لێبێ ببوورە کە من ڕامگرتی بەهۆی ئەوەی کە هەواڵەکە گەرم و بەپەلە بوو. باس لەوە کرد کە هێشتا هەندێ دەسەڵاتی پارێزگا هەیە کە ئێوە ممارەسەتان نەکردووەکو پارێزگای هەڵەبجە دەکرێت بزانین ئەو دەسەڵاتانە چین؟ بەڵێ وەک ئاماژەم پێکرد زۆرێک لەو بەڕێوەبەرایەتیانەی کە سەر بە وەزارەتەکانە و هەروەها بودجەی تایبەتی ئەو بەڕێوەبەرایەتیانە و بودجەی تایبەت بە پارێزگاکە و میلاکاتی هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە تازە استحداثەکرێن یاخود میلاکاتی پارێزگا خۆی ئەمانە تاوەکو ئێستا وەڵامەکان بەڵێ بە فەرمی بەدەستمان نەگەیشتووە کە ئەرێنی بێ بەڵام بەڵێنی ئەوە دراوە کە ئەمانش لە ئایندەیەکی